من هەمیشە بە هاوڕەکانی خۆش مەڵم کە بەڕاستی بەشداریەم کۆرسە بکەن چونکە ئەوەی لەم کۆرسە ئەخوێنرێت باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی تر هەبێت بۆ کورد یان هەر لەوە چێت بۆ زمانەکانی تریش ئەو کەسانێکە خەڵکی شوێنانی ترن نێخوایان فێری ئینگلیزی بکەن باوەڕ ناکەم کۆرسی لەم شێوەیان هەبێ وەکەوەی ئێمە ئەم کۆرسە پێشکەوتووەمان هەیە بۆ بەڕاستی وانە تۆمارکراوەکان بەڕای من هیچ بێزارکردین بە خوێندکار بێزار ناکەن و بە شێوازێکی زۆر زۆر باش وتراونەتەوە بۆ تێگەیشتن زۆر زۆر ئاسانەکات بۆت و سوودێکی زۆر زۆریشی هەیە بەڕاستی بۆ فێربوون بە دەرەجەیەک ئەگەر لە حەڵەکات تێگاتەوە نەتوانیت لەگەڵ وانە ڕاستەخۆکانە بەردەوام بیت وانە تۆمارکراوەکان ئەوەندە سوودی لێ ئەبینیت کە ئاستی خۆتی زۆر زۆر بەرەو پێشەوە بیت و بۆ وانە ڕاستەخۆکانیش بەڕاستی